لەگەڵ دەست بەکاربوونی جۆ بایدن لە کۆشکی سپی ئەمریکا دۆخی عێراق بە هەمان بارودۆخی پێشوودا تێدەپەڕێت و تا ئێستا ڕوون نییە ئیدارەی نوێی واشنتۆن چۆن مامەڵە لەگەڵ دۆسیی عێراقدا دەکات. ڕۆژی پێنجشەممە 21 مانگ کە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی جۆ بایدن بوو لە کۆشکی سپی، دوو تەقینەوەی گەورە پایتەختی عێراقیان کردە ئامانج و لە ئەنجامدا 32 کەس گیانیان لەدەستدا و 110 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها درنگانی شەوی هەینی لەسەر شەمەش لە دەمە و بەیانیدا جارێکی دیکە 3 موشەک ئاڕاستەی فڕۆکەخانەی بەغدا کران کە ئەمە یەکەم حاڵەتە لە کاتی سەرۆکایەتی بایدن ڕوودەدات و پێشتر واشنتۆن هەڕەشەی چۆڵکردنی ناوچەی سەوزی کردبوو بەهۆی دووبارە بوونەوەی ئەو هێرشە موشەکیانە. لیوا تەحسین خەفاجی وتەبێژی شانی ڕاگەاندنی ئەمنی سەر بە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق لە ڕاگەاندراوێکدا وردەکاری لەبارەی ئەو هێرشە موشەکیە بڵاو کردەوە و ڕایگەاند. بەرەبەیانی شەممە 3 موشەک ئاڕاستەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کراون کە 2 لەو موشەکانە لە نزیک فڕۆکەخانەکە کەوتونەتە خوارەوە کە بارگایەکی ڤیکتۆریای سەربازی ئەمریکای لێ و سیستمی دژە موشەکەکانی ئەمریکا بەرپەرچیان داوەتەوە. بە پێی ڕاگەاندراوەکە موشەکێکی دیکە لە ماڵێکدا لە ناوچەی جیهاد نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کەوتووەتە خوارەوە کە جگە لە زیانی مادی زیانی گیانی لێ نەکەوتوەتەوە. هەرچەندە تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی هێرشەکە ڕانەگەیاندووە، بەڵام بەرپرسانی واشنتۆن بەشێک لە چەکدارانی حەشدی شعبی سەر بە ئێران بە ئەنجامدانی ئەو کارە تۆمەتبار دەکەن. لای خۆیەوە باڵێوزخانی ئەمریکا لە بەغدا لە هەژماری تایبەتی خۆی لا تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردەوە کە 20 میلیۆن دۆلاری بۆ پاڵپشتیکردن لە هەوڵەکانی حکومەتی عێراق بە ئامانجی پتەوکردنی ئاسایشی ناوچەی سەوز تەرخان کردووە. باز لەوەش کراوە کە جۆن تایکرد گەورە بەرپرسی کاروباری بەرگری باڵێوزخانی ئەمریکا لە بەغدا راپۆرتێکی وردی لەبارەی چۆنێتی پتەوکردنی ئاسایشی ناوچەی سەوزی ناوەڕاستی بەغدا پێشکەش بە فەرماندەی هێزەکانی پاراستنی ئاسایشی ناوچەی سەوز لیوا ڕوکن حامد مەهدی زۆهێری کردووە. بە بڕوای چاودێرانی سیاسی لە ئێستادا ئیدارەی بایدن گرنگی یەکەم نادات بە عێراق، بەڵکو سەرەتا ئیدارەکەی پلانی چۆنێتی مامەڵەکردنی هەیە لەگەڵ دۆسەی رووسیا و چین لەبارەی عێراق و ڕێگریکردن لە هەیمەنەی زیاتری ئێرانیش. پلانی درێژخایانی هەیە و هەوڵ دەدات لە ڕێی هەڵبژاردنەوە گۆڕانکاری لە عێراقدا بکرێت. هەروەها شارەزایانی سیاسی پێشبینی دەکەن کە ئیدارەی نوێی ئەمریکا سیاسەتێکی جیاواز بەرامبەر بە میلیشا شیعەکان بگرێتە بەر. بەو پێی فشارە توندەکانی ترامپ کاریگەری پێچەوانی هەبوو بووەتە هۆی ئەو گروپانە زیاتر دەستکراوە بن و توندوتیژی بەکاربێنن لە پێناو چەسپاندنی دەسەڵاتەکانیان. لە کۆتاییشدا بایدن دەیەوێت مامەڵەی دەوڵەت لەگەڵ عێراق بکات، نەک وەک ناوچەیەک بۆ هەڵکشاندنی بارگرژیەکان لە دژی ئێران.